سڵاو قوتابیان سڵاوتان لێبێ ئەمڕۆ دەین باسی بابەتی شتری کۆمەڵایەتی پۆلی پێنج دەکەین ئەویست باسی ژیان نامەی پێغەمبەر محەممەد درودی خوای لێبێ دەکەین. بابێن سەرەتا بزانین پێغەمبەر درودی خوای لێبێ کەی لەدایک بووە. پێغەمبەر درودی خوای لێبێ لە شاری مەکە لە 12 مانگی ڕەبیعی یەکەم ئەوە کۆچیە بەرامبەر بە 570 زاینی لەدایک بووە. پێغەمبەر درودی خوای لێبێ ئەو ساڵی کە تێیدا لەدایک بووە ناوی ساڵەکە چییە؟ ناوی ساڵی فیلە لە لای عەرەبەکانەوە. پێغەمبەر درودی خوای لێبێ لە چ بنەماڵەیەک بووە؟ لە بنەماڵەی هاشمی بووە. سەر بە چ هۆزێک بووە؟ هۆزی قوڕەیش. پێغەمبەر درودی خوای لێبێ ناوی باوکی چ بوو؟ عەبدوڵڵای کوڕی عەبدولمەطەلیب بووە. ناوی دایکی چ بوو؟ ئامینەی کچی وەهەب بوو. پێغەمبەر درودی خوای لێبێت بەر لەوەی لەدایک ببێتن باوکی کۆچی دوایی دەکە، بەڵام دوای ئەوەی کە لەدایک دەبێ تەمەنی دەگاتە چەند ساڵ دایکیشی کۆچی دوایی دەکە، تەمەنی دەگاتە 6 ساڵ دایکیشی کۆچی دوایی دەکە. پاش ئەوەی کە دایکی کۆچی دوایی دەکە چێ بەخێوی دەکە؟ باپیری بەخێوی دەکە عەبدولمەطەلیب. پێغەمبەر درودی خوای لێبێ دوای ئەوەی کە باپیریشی کۆچی دوایی دەکە دەچێتە لای چێ؟ دەچێتە لای مامی ئەبوو تاڵب. ئەبوو تاڵب بەخێوی دەکە. سەرەتا پێغەمبەر درودی خوای لێبێ چ کارێک دەکا؟ پێغەمبەر درودی خوای لێبێ سەرەتا کاری شوانی دەکا. پێغەمبەر درودی خوای لێبێ چ نازناوێکی دەخرێتە پاڵ؟ نازناوی سادق ئەمینی دەخرێتە پاڵ، واتە ڕاستگۆ و دەست پاک. پێغەمبەر درودی خوای لێبێ دوایە بە چ کارێکتر خەریک دەبێ؟ ئەویش کاری بازرگانیە. پرسیار پێغەمبەر درودی خوای لێبێ لە تەمەنی چەند ساڵیدا ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێ؟ لە تەمەنی 25 ساڵی ژیانی هاوسەرگیری پێک دەهێنێ. ئەو ئافرەتەی کردی بە خێزانی خۆی ناوی چ بوو؟ ناوی خەدیجەی کچی خۆیلدە. پێغەمبەر درودی خوای لێبێ لە تەمەنی چەند ساڵی وەحی سروشتی بۆ دێ، واتە قورئانی پیرۆزی بۆ دادەبەزی؟ لە تەمەنی چەند ساڵی وەحی سروشتی بۆ دێت؟ ئەمە ئەو پرسیارانە بووکەوە باسمان کرد، ئێمە کۆمان کردبەوە لە 15 پرسیار. ئەگەر بێت و بە درێژی باش بکەن زیاتر قسەی لەسەر دەکرێت لە ناوپۆلدا باس دەکەین، بەڵام سەرەتا وەکو 15 پرسیار دیاریمان کرد، ئێوەش بە ئاسانی بیخوێنن. گرنگی شاری مەکە لە دوو خاڵدا کۆ دەکرێتەوە. شاری مەکە شارێکی پیرۆز و گرینگە، چونکە شاری پێغەمبەرانە و شاری پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەرە درودی خوای لێبێ کە سەرەتا کەعبەی پیرۆزی بنیاتنا و بوو بە شوێنێکی کاروانی بازرگانی. بۆچی شاری مەکە گرینگە؟ لە بە ئەم دوو خاڵە. یەکەم، پێغەمبەر ئیبراهیم درودی خوای لێبێ شاری مەکەی لە شاری مەکەدا کەعبەی پیرۆزی دروست کرد، ئەمەش بوو بە شوێنی کاروانە بازرگانیەکان بەوێدا تێبڕن و ئیستراحەت تێدا بکەن و هەروەها ببێتە شوێنێکەوە عیبادەتی خوای گەورە تێدا بکەن و بە دەورەی کەعبەدا بسوڕێنەوە و عەجز خۆیان تێدا بکەن. چەند پرسیارێکترمان هەیە لێرە. پێغەمبەر درودی خوای لێبێ سەرەتا چەند ساڵ بەنهێنی ئاینی پیرۆزی ئیسلامی بڵاو کردەوە؟ 3 ساڵان بەنهێنی ئاینی پیرۆزی ئیسلامی بڵاو کردەوە. پاش 3 ساڵی چەند کەسێک بوون بە موسڵمان. ئەوانە چیە بوون؟ سەرەتا بوون بە موسڵمان و باوەڕێن بە پێغەمبەر کرد. سەرەتا خێزانی بوو، خەدیجەی خێزانی، دوایە برادەرەکەی بوو ئەبوبەکر سیدیق، دواتر عەلی کوڕی ئەبوو تاڵب بوو ئامۆزاکەی بوو. بەڵام پاش تێپەڕبوونی 3 ساڵ خوای گەورە فەرمانی چی بە پێغەمبەر کرد؟ فەرمانی ئەوەی کرد دەست بکە بە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام باشکرا. بابەتی ئەو ڕۆمان کۆتایی پێهات تا بابەتێکی تر خواتان لەگەڵ.